بە ڕێنمایی ژمارە دوو فستیڤاڵەکانمان لە هەرێمی کوردستان ڕێخستوێتەوە. ئەو فستیڤاڵانەی کە زەرورە لە هەرێمی کوردستان سروشتی نێودەوڵەتیان هەیە و سروشتی نەتەوەیی و نیشتمانیان هەیە 12 فستیڤاڵن. دابەشمان کردوون بەسەر شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا. یانێ لە ساڵێکدا ئێمە بۆمان هەیە ئەگەر ئیمکانات و پارە و یارمەتی و هاوکاری هەبوو ساڵێک 12 فستیڤاڵ ئەنجام بدەین. مەسەلەن بۆ نمونە فستیڤاڵی فیلمی سینەما لە دهۆکە، فستیڤاڵی ئەدەب لە سلێمانیە، فستیڤاڵی شانۆی سەرشەقام لە دەربەنی خانە، فستیڤاڵی جینۆساید لە گەرمیانە، فستیڤاڵی موسیق و گۆرانی دووبارە لە سلێمانیە، جێندەر لە کۆیەیە، ناسینی کللتوری گەلان لە ڕاپەڕینە. ئێمە ئەمەمان بۆ کرد لەبەرەوە حکوومەتی هەرێم ئیمکاناتی نییە هەموو ساڵێک لە هەموو شارەکان بە پێکەڵ و پێکەڵی ئەو فستیڤاڵانە ئەنجام بدرێت و هەمووشی پشتیوانی بکات. ئێمە دامان ناوە ئیمکانات بوو ساڵی 12 فستیڤاڵە لە 12 شاری هەرێمی کوردستان لە هەر شارێکیان ناو فستیڤاڵە بۆ هەموو هەرێمی کوردستانە بێ. ئەگەر ئیمکان بێت 12 فستیڤاڵەکە ساڵانە ئەنجام بدەین، بەڵام ئێمە لە 2 ساڵی ڕابردووە 4 فستیڤاڵمان ئەنجام داوە. خۆی دەبوو لەو 2 ساڵە ئێمە 24 فستیڤاڵ بکەین، بەڵام ئێمە 4 دانەمان کردووە. ئیمکاناتەکە نییە.